خۆشەویستانی بینەری تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی دیدار سڵاوێکی گەرمسان پێشکەش بەختەوەرم هاتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەوڕۆمان لە ئەڵقەی ئەم حوتوێ بەرنامەکەماندا وتوێژێکمان دەبێت لەگەڵ بەڕێز هونەرمەند و شاعری بەڕێز کاک ئامانج عەزیزکەندی سەبارەت بە لایەنە جۆراوجۆرەکانی هونەر و ئەدەبیات و کاریگەری ئاخێز و شۆڕشێکی سەرتاسەری کە دوای کوژرانی ژینا ئەمینی سەری هەڵدا لەسەر بواری هونەر و ئەدەبیات لەگەڵمان بن بۆ بینینی ئەم دیدارە. بەڵێ هاوڕێ ئامانجمان لەگەڵە. هاوڕێ ئامانج سڵاو لێبێت، زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. زۆر سپاس، دەستان خۆش بێ. منیش پێشەکی سڵاوی گەرمم هەیە بۆ هەموو هاوڕێیان و پێکێنەرانی ئەم بەرنامەیەوە هەروەها بینەرانی هێژای کۆمەڵە تیڤی. زۆر سپاس کە بەشدارن. هاوڕێ ئامانج با بڕۆینە سەر پرسیارەکانمان. دەکرێت بفەرمونون بارودۆخی هونەر و ئەدەبیات ئێستا لە چ بارودۆخێکدایە و شۆڕشی ژینا چه کاریگەریەکی لەسەری هەبووە؟ بەگشتی هونەر و ئەدەبیات هەمیشە کاریگەری وەرگرتووە لە هەلومەرجە سیاسی و کۆمەڵایەتیەکانی ئەو ژینگەی کە تێیدا دەژی. لەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ پێشووتریش هەر ئەم کاریگەریانە بە ڕوونی دیارن. شۆڕشی ژینا لە 100 ڕۆژ 100 چەند ڕۆژی ڕابردوودا من پێم وایە کاریگەریەکی بەرچاوی داناوە لەسەر هونەر و ئەدەبیات، چ لە ناوەڕۆکدا، چ لە بەرهەمهێناندا، لە حەجمدا و لە شێوازی دەربڕیندا. تقریبەن من یەک دوو جاریش لە هەندێک و تۆژەکانی تردا وتوومە لە ماوەی ئەم 100 ڕۆژەدا ڕێک بە قەد 30 ساڵی ڕابردوو بەرهەمی بەرەنگاری، بەرهەمی شۆڕشگێڕانە بەرهەم هاتووە، هەم وەکو سرود و گۆرانی شۆڕشگێڕانە، هەم وەکو دەق و شێعر و چیرۆک و نووسین و ڕوانگە. بۆیە کاریگەری یەکجار زۆری بووە، یعنی پەنجەرەیەکی کردەوە شۆڕشی ژینا بۆ هونەر و ئەدەبیات کە هەتا ئێستاش هەر بەردەوام ئەم کاریگەریانە. بڵێ دەستان خۆش بێت. کاریگەری ناوەڕۆکی ئەم شۆڕشە زیاتر لەسەر چ بەشێک لە هونەر و ئەدەبیات بەرچاو دەکەوێت؟ وڵای بەگشتی لەسەر شعر، ئەوەندەی کە من بینیومە لە سۆسیال میدیادا، ئێمەمانان لە دەرەوەین زیاتر ئەو ڕێگایەی کە پەیوەندیمان دەداتەوە بە شاعران، بە نووسەران، بە کۆڕ و کۆبوونەوە ئەدەبیەکان سۆسیال میدیایە. ئەوەی کە لە سۆسیال میدیادا بڵاوبۆتەوە زیاتر شعرە و سرودەکانن. زۆر یەک لە هونەرمەندان بەرهەمیان بووە بۆ ئەم شۆڕشە. زۆرێک لە هونەرمەندان کە چەندین ساڵە بێدەنگن لەم شۆڕشەداوە دەنگ هاتن و بەرهەمیان پێشکەش کرد. دیارە نووسراوە و دەق یەکجار زۆرن، وەکو لێکدانەوە، وەکو هەڵسەنگاندن و بارودۆخەکە. بەڵام من باسی ئەدەبیات و هونەر دەکەم. دنا زۆر یەک لە لایەنەکانی تر وەکو بواری کۆمەڵایەتی، هەڵسەنگاندنی ئەم شۆڕشە، لێکدانەوەی شۆڕشە، ڕاوەکردنی زۆر بووە لە ئاکادمیسیەنان و نووسەرانەوە. بەڵام وەکو ئەدەبیات، شعر و سرود زۆر بەرهەم هات لە ماوەی ئەم بەتایبەتی دوومانگی یەکەم. کاریگەری ئەم ئاخێزە جەماوەریە لەباری هونەری و ئەدەبیەوە لەسەر خۆتان وەک هونەرمەندێک چۆن بووە لەو ماوەیەدا؟ لەباری ئەدەبی هونەریەوە چ بەرهەمێک خوڵقاندووە ئێوە بۆ خۆتان؟ وڵای دیارە وەکو وتم، ئێمە هەر بەو باە دەژین کە لە وڵاتەوە دێ، بە ئەوەی کە دوور کەوتوینەوە. مرۆڤ کە لەوەیە لە وڵاتی خۆیەتی هەرڕێک وەک ماسیەک لە نێو ئاودا چۆن هەست بە تیمێتی ناکە. مرۆڤ وایە بەداخەوە زۆربەی هەرە زۆرمان ئێمەمانان کە لە دەرەوەی وڵاتین، دەرەوەی وڵاتی خۆمانین،
زۆر جار بە خەیاڵ بەداخەوە کۆچمان کردو بۆ ئێرە، بەڵام کە دەی بۆ ئێرە دەبینی هەرچی ڕیشە و لە قوپۆ و ڕەگتە لەوێ بەجێماوە تەنیا لاشەی خۆت هێناوە. بۆیە ممکنە لەسەر ئێمەمانان لەسەر کەسانی دوورە وڵات ئەم جۆرە فەزانە زۆر کاریگەریدا بنێن و کە داشیان ناوە هەل لە ڕۆژەکانی یەکەمەوە ئەم کاریگەریانە دیارن. لە ڕۆژەکانی سەرەتا هەفتەی سەرەتاییدا بوو کە من هەرواز کە شعر بڵاو دەکرانەوە لە ژێرم کاریگەریەدا کە زۆریش هەم خەمناک بوو، هەم هیواهێنەر، ئەم شەهید لەبەردەست بوون و هەم شەقام زۆر خوێنی تێگەڕابوو. من هەم شعرم بووە هەم سرودم بووە. پێشتر من هەندێک کاری موسیقیم کرده بوو کە هیچیان شعرێکی ئەحمەدی شاملوویە لە تەرجەمەی کاک ناسری حیسامی، ئەویش تقریبان هەر پەیوەندی بەم هەلومەرجانەوە هەیە بۆ کەسێکە هاوڕێیەکی کە لە زیندان ئێعدام دەکرێ. ئەو شعرێ بە وەکتۆ کاک ناسریش تەرجەمە کردم. پێشترەوە کارم کرد بوو، من هەر لە ڕۆژەکانی یەکەم لە هەفتەی یەکەمدا ئەم کارە خێرا مۆنتاژ کرا و پێشکەشم کرد بە شەقام. دواتر دوو کاری دیکەم بوو، یەکیان شعرێکی ڕابوونی ڕۆژهەڵاتە هەر بە ناوی شەقام پڕ لەوانەی گەشی هەڵفڕینە، ترافیک نیشانەی خەمینی برینە، ئەوە هەروە وتم بە سرود. دواتر شعرێکی کاک ناسری حیسامی بوو، هەرەو کاتێک کە بڵاوی کردەوە من بینیم لەسەر فەیسبوک و ینی هەمووی دەقەیەک بوو بڵاو بووەوە. خێرا من وا بۆ خۆی هات شتێکم لەسەر وت، ئەویش شعرێکی یەکجار زۆر بووە جوان بوو بە ناوی وەرن لەم بەژنە بڕوانن. دەیجا بەرهەمی دیکەشم هەر لە درێژەی ئەم خۆپیشانداناندا بۆ بۆنەکان بۆوانەی کە خەریکن ئەعدام بکرێن، بۆ شەقام، بۆ ئەوەی کە کۆمەڵێک شت دێتە گۆڕان لەم شۆڕشانەدا کە ڕەنگە لە حاڵەتی عادیدا بە 50 ساڵ خەبات جێبەجێ نەبێ. پێشتر پێش شۆڕشی ژینە زۆر جار من لەگەڵ گەنجەکان تەنانەوانی کە نزیکن وتوێژم دەکرد کە ستۆریەکانتان بۆ ئاوایە، ینی بۆ چی هەندشتی بێ مایە بڵاو دەکەنەوە بۆ گەل و خاکێکی بندەست، ینی ناکرێ ئاوا کەم تەرخەمانە بێ. بەڵام ئەوە نەدەهاتە گۆڕان، ینی گۆڕانت پێ دەکرات، چونکە گۆڕانی کۆمەڵایەتی هەمیشە کاری کۆمەڵایەتی دەبێت. بەڵام لە شۆڕشی ژینادا هەر تاسەری ئەم ستۆریانە ئۆتۆماتیک بۆ خۆیان گۆڕان و شۆڕش گێڕانە بوونەوە. بۆیە لە شعرێکیش داست قزان باسیەوە دەکەم کە دەڵێم کە چیژان پرۆفایلیان گۆڕی کە سرود هات گرم و هۆڕی. تەواو لە برمنیە ڕەنگە لە درێژەدا بەڵێ. بەڕاستی زۆر کاریگەری بووم، بەستم بوو ئەوە بڵێم کە کاریگەری یەکجار زۆریبانی خەم و هەمی سەد ڕۆژی ئێمە شەقامی ڕۆژهەڵات بوو. بڵێ دەستان خۆش بێ کاگامان، زۆر پێمان خۆشە هەم خۆمان و بینەران بۆ بینەرانیش بەرهەمێکتان لە شعر سرود بێ یان هەر شتێکە پێتان خۆش بێ خۆتان بۆمان ڕاستەوخۆ ئێستا پێشکەش بن. هەروەک باسی گۆڕانی کۆمەڵایەتی و کاریگەری شۆڕشێک کە چەندە بە خێرایی کاریگەری لەسەر گۆڕانی کۆمەڵایەتی دەبێ، گۆڕانی ڕوانگەکان دەبێت لە نێو کۆمەلگادا. ئەمە یەکێک لەو شعرانەیە کە تقریبان باس لەوە دەکا، باز لە پرۆفایل گۆڕینی کیژان دەکا، باز لە هەڵسوکەوتی لاوان دەکا. لە شەقام دیارە شعریش سادەیە، زیاتر بۆ سرود وتراوە بە ناوی نیشتیمان. ئێستا بۆتان دەخوێنمەوە چەندی شعری دیکەش هەیە گەرماوە هەبوو لە ڕێژەی بەرنامەکەدا بۆتان دەخوێنمەوە. دەڵێ لەناو ئەو مژ و تەمەوە لە حەنجەرەی سەردەمەوە ئامیانی ئاوێنە و ئەوین لەم ئالانە ئەستەمەوە من بیر لە تۆ دەکەمەوە کە داریمان شۆڕش دەگرێ کە بۆ شەقام ژیان دەبرێ کە شەنگەکیش قۆڵ هەڵدەکا چیدی قبوڵ نەکا غەدرێ
من بیر لە تۆ دەکەمەوە کە سربزێو بوون ستۆری کیژان پرۆفایلیان گۆڕی کوڕان بڵینگۆیان پێکرد کە سرود هات گرم و هۆڕی من بیر لە تۆ دەکەمەوە کە گوند تەنووریان داخستن شاران دوکانیان داخستن نان و پێخۆر پێچرایەوە مناڵ پێکوڵیان داخستن من بیر لە تۆ دەکەمەوە کە یەکتریان پاراست لاوان داوە دۆز لە کۆنە داوان ئاگای دەرو یەک لێک تێگەیشتن بە چاوان من بیر لە تۆ دەکەمەوە کە خەڵک لە خەوێ هەستان کە ژن و پیا و گرتیان دەستان کە دایک و باب وتاریان داو سوێند بوو بە خاکی کوردستان من بیر لە تۆ دەکەمەوە لە ناو ئەو مژوتەمەوە لە حەنجەرەی سەردەمەوە ئامیانی ئاوێنە و ئەوین لەم ئالانە ئەستەمەوە من بیر لە تۆ دەکەمەوە. بەڵێ دەست و چاوتان خۆش بێ زۆر سپاس کاک ئامانج دەنگتان نەلەرزێ با بڕۆینەوە سەر پرسیارەکانمان ئەرکی هونەرمەندان و شاعران چییە لەم قۆناغەدا یان جەماوەری ڕاپەڕی و چ چاوەڕوانیەکیان لیان هەیە؟ لە ڕاستیدا زۆر جار ئەو پرسیارە دەکرێت کە ئایا ئەرکی هونەرمەندان چییە؟ من پێم وایە بە تایبەتی لە خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردە تەنانەت لە پێشداش لە کوردستانەوە ڕەنگە لە نێو نەتەوەکانی تریشدا هەروە بوو بێت کە بە دڵنیایی وایە هونەرمەندان شاعیران هەمیشە لە ڕاستیدا چاتر لە قشری تر ئەرکی خۆیان ڕاپەڕاندووە و نووسیویانە لە هەموو سەردەمەکاندا تۆماریان کردووە بۆ وێنەمە لە شەڕی چاڵدوران ئەگەر تۆ چاو لێ بکەیت لە هیچێک لە مێژوەکاندا وەکو خانی ناتوانانی شەڕی چاڵدوران پێناسە بکەیت کە دەڵێ هەر کەس هێرش بۆ سەر ئیدی دێنێ هەر کوردە دەبێ شەڵاڵی خوێنێ خۆیان لە شەڕ و هەرایە دوورن کورد بەند و کلیلی سەر سنوورن ئەمە هیچ سەدەی 16 نزیکەی 400 ساڵەوە پێش کە شەڕی چاڵدران ئەو دەمیش لە نێوان دوو ئیمپراتۆریدا لە نێوان عوسمانی و سەفەویدا ڕووی داوە ڕێک لەسەر خاکی کوردستانیش کە ئێستا سنووری تورکیا و ئێرانە دواتر ئەگەر بینە کۆماری مەهاباد هیچ کەس باسی ئەو لایەنە ناکە کە لە کۆماری کوردستاندا بگورەکە کوتم مەهاباد کە لە کۆماری کوردستاندا کێشەکان چی بوون بەڵام قانع بێ ئەمە تۆمار دەکە دەڵێ کوا لەکوێیە ئەو کەسەی لافی برایی لێدە میلەتی هێنایە مەیدان و بەڵێنی پێدا کوانیان دڵسۆزایی و داش دیاری میلەتن چی بەسەر هات کوا لەکوێیە گیری داوی مەینەتن لە ئاخریدا دەڵێ گەل بەهێزی دەست و باز و فکری خۆی ڕزگارە بێ هەرکی بڕوای کرد بە خەڵکی کاری ناهەموارە بێ هەتا ئێستا سیاسیەکانی هەمە بە قسەی قانعیان نەکردەوە کە نزیکەیەوە 80 ساڵە ئەم ڕەخنەیە کە گرتووە لەم شێعرەدا دەقیقەن زۆربەی هەرە زۆریان هەروە ڕەفتار دەکەن کە بڕوا ناکەن بە خەڵکی خۆیان و بڕوا دەکەن بە دەرەوەی خۆیان کە کاریان هەمیشە هەموار دەبێت بۆیە ئەوەی لە هونەر و ئەدەبیاتدا هەڵی دەسەنجێنی زۆر ڕازگۆیانەترە جا بۆیە لە هەموو سەردەمێکدا تۆ لە سەردەمی شێخ مەحمووددا شوکری فەزڵی نامەیەکی بۆ دەنێرێ دەڵێ ئیش کە ئەمڕۆ ڕووی لە هەورازە سەرە و لێژی نەکەی ئیشی چاکی پێدەوێ هەر بە دوعا و نوێژی نەکەی هەر بە دوعا و نوێژی کرد ئەو بۆیە ئەو ئەرکەی کە لە ئەستۆی هونەرمەندوو و شاعیران بۆ جاگەر دەیان نمونەی لەم شێوەیەمان هەیە دەیان نمونونەکە حاجی قادر هەر زۆر زۆر بە جوانی باسیەوە دەکات کە تەنانەت نەسیحەت دەکات دەڵێت ئەگەر بە ئۆینیش بێنگۆ دەبێ لەگەڵ هەندێک کەس ڕێکەون یەکگرتوو بنەوە چەک و چۆڵ پەیداکەن دەڵێ خەیاڵی گەورەی نەکەن بەبێ چەک ناتوانن ئەوە بۆیە هونەرمەندان نووسەران شاعیران لە هەر هەموو سەردەمەکاندا و ڕەنگە لە نێو هەموو نەتەوەکانیشدا
شایانترین دەربڕین و پێناسە و لایەنگری بزوتنەوە نوێخوازی و پێشکەوتووەکان تەنانەت لە لێرە لە فەڕەنسا لە ئاڵمان کە تۆ دینی خوێنیەوە ئەوان زۆر زووتر هەستیارانەتەر و دروستتر هەڵوێستیان گرتووە. لەم سەردەمانەشدا ئێمە دەبینین هەروایە بەڕاستی ئەرکی خۆیان دڵسۆزانە، نیشتیمان پەروەرانە و خەڵک دۆستانە و بەبێ هیچ بەرژەوەندیەک دەردەبڕن و باسی لێوە دەکەن. بۆیە لە ڕاستیدا ئەو ئەرکەی کە لە سەرشانیانەوان ڕان پەڕاندۆ پێشم وایە ئەو ئینتیزارێکە خەڵک لێیانیانی هەیە بەجیان هێناوە. بۆیە دەبینین لە شەقامەکاندا هاوکات لەگەڵ دروشمەکان کە ئەویش تەنانەت هەر بەرهەمیوانە، زۆربەی هەرە زۆریان سروودەکانی وان لێ دەدەنەوە. دەبینی لە شاری باوانی وەکو سنە سرودی شەڕڤانۆ لێ دەدەنەوە کە لە ڕۆژاوترە. زۆربەی هەرە زۆری و سرودانەی کە پێشتر بوو لە بڵینگۆکانەوە بڵاوکرانەوە. تەنانەت مامۆستای ئاینی لە بڵینگۆی مزگەوتەوە بۆ یەکەم جار ئەی شەهیدان دەڵێتەوە کەمە بەرهەمی بە کاریگەری هونەرمەندا بوو نووسەران و شاعرانی ئەو دەورەیە ئێمە. بۆم پێم وایە ئەرکی خۆیان زۆر باشتر لە تەیفی سیاسی، تەیفی تەنانەت ڕۆشنبیر نووسەران و ئەکەدمیسیانان زیاتر بەجێگەیاند. بەڵێ کاگامانج تایبەتمەندیە ناوچەی و سەرتاسەریەکانی ئەم ئاخێز و ناڕەزایەتیانە چین وە کاریگەری ئاوا قوڵ و بەرینی لەسەر کەسانی شاعر، نووسەر، هونەرمەند و باقی بەشەکانی بواری چالاکی کۆمەڵایەتی هەبووە هەروەکو خۆتان ئاماژەتان پێکرد؟ وەڵای جا ئەمە زۆر ڕۆشنە. هەمیشە لە بەرەفزانی شعرێکی هەیە دەڵێ بۆ چۆڵ بڕی لە پێکەوت و تاپۆی شاری، یا دەنا شەریشکە هەیە دەڵێ دەبا شەو بێ تووش و تاریک، دەبا شەو بێ گۆمی مەنگی هەراسانی خوێناوی ڕەش بداتەوە، دەبا شەو بێ بە بارتەقای هەموو زەوی ستەمکاری هەڵداتەوە. بەیانی دێ گەش و ڕوونان، بەیانی دێ پڕ لە شەونم، بەیانی دێکی ژە قژ دەردەکەی ئاسۆ بۆ گۆی زەوی پێ بکەنێ، بەیانی دێ شوانێکی لاو هەوای سەحەری بژەنێ. هەمیشە لە تینوێتیدا تۆ وەختێک تاپۆی شار دەبینی ئاوادان دەبینی کاریگەری هەیە، کاریگەری زۆر زۆر گرنگی هەیە لە شەوەزەنگ و ستەمکاریشدا. منفەزی ئازادی، دەربیجەی ئازادی، دەلاقەی ئازادی، ڕووناکیەک خەڵکی لێ دەهاڵێەوە کاریگەری دەبێ و مرۆڤ ئازادی خوازەکان وە شوێن ئەمە دەکەون، هەوڵی بۆ دەدەن. مرۆڤ هەر لە سەرەتاوە وا بووە هەوڵی بۆ ئازادی خۆی داوە. تەنانەت ئاژەڵیش هەروایە، ئاژەڵیش هەروایە کە لایەکی لێ دەگری پێی خۆشە هەمیشە ئەم لایە نەمێنێ دەچێت بۆ لای ئەو باوەیکە لەو لاوە ئازادیەکی زۆرتریش بێت. هەمیشە قەدەغەکان، شەوەزەنگەکان، زوڵمەکان تامەزرۆیی و خواستی گەورە دروست دەکەن بۆ ئەوەی کە تۆ ئەمە بشتێنی و بێە دەرەوە. من پێم وایە ئەو کاریگەریانە یاخود ئەم جەزابیەتانە، ئەم سەرنجڕاکێشانانە لە نێو زوڵمەت و دیکتاتۆریدا یەکجار زۆر زیاتر دەبن و ئەگەر دەتەقنەوەش یەکجار زۆر جوان دروست دەکەن و کاریگەری گرنگ دادەنێن لەسەر دەرونی تاک بە تاکی مرۆڤەکان، نەکە هونەرمەندان و نووسەران و شاعران. بەڵێ کاگامانج چەمک و تایبەتیمەندیەکانی ئەم ناڕزایەتیانە بێگومان کۆمەڵگەی ئێرانی بەگشتی و کوردستانی بە تایبەتی گۆڕیوە. دەکرێت لە ڕوانگەی بەڕێستانەوە بزانین گرنگترینی ئەم گۆڕانکاریانە کامانان؟ وەڵی دیارە من چەقی ئەم ناڕزایەتیانە پێما لە کوردستانەوە سەری هەڵداوە تا ئێستاش نێرینە لە کوردیدا، ینی سنتەر مرکزی ئەم ناوەندی ئەم ڕاپەڕینە کوردستان بۆ تا ئێستا کوردستان تا ڕادەیەک ڕابەرایەتی کردووە
ئەم بە دروشمەکانی ڕەنگڕێژی کردووە دروشمی بە تایبەتی ژیان ئازادی کەم پێم وایە مەحجوونێکی زۆر زۆر سحراوی هەیە و دەکرێت زۆر زۆر لەسەری بدوێ لە زۆر ڕووە. من پێم وایە بەڕاددەی پێویست لە غەیری کوردستان لەم دروشمە تێ نەگەیشتن، هەر بۆیش خێرا پادزەهرێکی وەکو مەردمەی هەن ئابادی بۆ دروستکرا کە دقیقەن پێچەوانەی ئەم خواستەیە. ئەگەر بین باز بکەین لەسەر ئەم پەیوەندیانم پێم وایە بەڕاستی پەیوەندی یەکجار زۆر گرنگی دروست کردووە، ڕوانگەی زۆر یەک لە من لەو هاوڕێیانە کە هاتوچۆ دەکەن بۆ شارەکانی تری کوردستان پرسیومە هەر لە ئەکەدمیسیەنەکانەوە تا خەڵکی ئاسایی کاریگەری یەکجار زۆری هەبووە، خەڵکی لە یەکتر نزیک کردوێتەوە، خەڵکی متمانەی زیاتر کردوێتەوە لە نێو خەڵکدا. من ئەس قەزاوڕێکم هەیە کە ڕستورانی هەیە لە یەکێک لە شارەکانی کوردستان دێکوت ئەوانەی کە لە ئیسفەهان و ئەوە دێن یەکسەرم ئیتمینان دەکەن و وەکو ئەوەی ئێمە هەموو پێشمەرگە بین دەردی دڵی خۆیان هەڵدەڕێژن و پێچەوانەکەشی زۆر احترام و ڕێز و خۆشەویستی گەڕاوەتەوە بۆ خەڵک. ئەم هەمووە کارە کرابوو لەسەر ئەوەی کە کورد سەر بڕێن ئەوەی دیکارواتر تۆ لە یەکتری دەکردێ دوژمن ئەمانە ڕووخاون لە یەک مانگدا و ئیتمینان و خۆشەویستی و ئەوە گەڕاوەتەوە بۆ خەڵکو. ئەم کاریگەریانە یەکجار زۆر گرنگن و یەکجار زۆر دەبێت بە پارێزرێن و گەشیان پێ بدرێن. پێما شۆڕشیژینە زۆر کاریگەری پۆزتیڤی هەبووە لە ئاستی ئێران و تەنانەت ناوچەکەشدا. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەمانجبا لێرە جاگوێبیستی یەکێکی تر لە بەرهەمەکان تازەکانتان بین کە تایبەت بم قۆناغی شۆڕشی ژنجیان ئازادی خۆڵکاوە جادینەوە سەر پرسیارەکە. زۆر باشە فەرموو. نەک لە پێنا خۆرە تاودار نەک لە پێنا حەما سەدا لە پێناوی سێبەری ماوڵە نەزمەکەی لە پێناوی گۆرانی چکۆلەتر لە دەستی تۆ دەریاکاندا لە پێناوی دڵۆ پێدانەک لە پێناو دارستاندا لە پێناوی گەڵایەکدا نەک لە پێناو دەریاکاندا لە پێناوی دڵۆ پێکدا گەشتر لە چاوەکانی تۆ ڕوونتر لە چاوەکانی تۆ لە پێناوی ماڵاکەی تۆ لە پێناوی دڵنیایی بچووکی تۆ لەوەی ئینسان دنیایەکە
لپێناوی ئارەزۆی من کە تەقەساتی لای تۆبم لە پێناوی باڵندەیەک لە نێوجێژی گژە بادا کاتێکە تۆ هەلها ئەهلەی شادی بۆ داکەی لە پێناوی چیرۆکێدا لە سارتێرین شەواکان و تاریکتێرین شەواکاندا لە پێناوی بوو کەش و شەکانی تۆدا نەک لە پێناو گشتین سانە گەورەکاندا لە پێناوی سەنگ فەرشێکدا کە من بە تۆ دەگایێنێ نەک لە پێناو شاڕێگاه دوورە دەستەکان لە پێناو تو لە پێناوی هەر شتێکی بچووک و هەر شتێکی پاک کەوتنە سەر خاک بەڵێ کاگا مانجبا بینەوە سەر پرسیارەکانمان سەردەمەکە گونجاوە بۆ خۆڵقاندنی کاری هۆنەری و ئەدەبی واتە بزوستنەوەکە دەیخوازێ بەو ڕۆی بەڕێستان چۆن دەکرێت کەڵک لەم بارودۆخە وەربگیرێت؟ وەڵی بۆ ئەمن باسی دەرەوەی وڵات دەکەم کە ئاگدارم لێ تا ڕادەیەکیش لە ناوە ئاگدارم تاکە کێشە کە بۆ خۆم هاتۆتە پێشێ ئەوەیە کە لێرە زۆر لێک پرژوڵاون هونەرمەندان بە تایبەتی کە تۆ بتوێ کارێکی گروپی کە وەکو موسیقیە کاری گروهیە وەکو شێعر یا چیرۆک نییە تۆ بە خۆت دەینووسی و بڵاوی دەکەی و هیچی پێویست نییە بەڵام کاری موسیقی بۆ وێنە من دوو کارم هەروە بە خۆ بتووە بەبێ هیچ موسیقیەک لەبەر ئەوەی هەم وەختەکە تەنگە هەم تا لێرە شتێکی وا ئۆرگانیزە دەکەی دوو مانگی پێدەچێت استودیۆ دەگری لەگەڵ موسیسیان قسە دەکەم یەکیان لەو سەری دنیایەکیان لەو سەری دنیایە وەکو کوردستانیەتەوە گروپێکەیە دەچی و شوێنی هەیە ئەدرەسی هەیە لە سلێمانی دە گروپ دەتوانی لە یەک ڕۆژدا ببینی 5-6 موزیسیان پەیدا بکەی لێرە ئەوە نییە زۆر ئەمە کێشەیە و بە تایبەتیش بەگشتی هەم من با باسی خۆم کە باسی باشووری کوردستان نەکەم حیزبەکانی ئێمە هیچ سیاسەتێکی فەرهەنگیان لەم وارانەدا نییە ئەوان هەتا ئێستا لە کاریگەری هونەر و ئەدەبیات زۆربەی هەرە زۆریان تێنەگەیشتە سەرمایە گوزاریەکیان لەسەر نەکردو جگە لە خەتی قەندیل کە کۆمەڵێک کاریوای هەیە قەت پێشمەرگە بە ساز نیشان نادا هەمیشە ئەو کاریگەریانان هەبووە و بەرهەمەکەشی دەبینن کە زۆرە حەجمێکی زۆرە لای ئەوەن بەڵام لای ئێمە وانە بۆ دەورانێک کۆمەڵە تقریبەن ئەو کاری کردووەکو گروپی بانگەواز و ئەوە کە بەڕاستی تا ئێستاش من نازانم چۆن ئەمە ڕووی داوە بەڵام سیاسەتێکی فەرهەنگیان نییە بۆ ئەوە یانێوان ئەوە لێک نادنەوە کە ناسری ڕزازی لە کوهدەش دەبیسترێتەوە بەڵام هەموو حیزبەکان بە هەموو ئیمکانات و بە هەموو ڕاگەیانیانەوە لە کامێران تێنەپەڕین ئەوان بەڕاستی سحری هونەر و ئەدەبیات کە دەتوانێت چەندە کاریگەری هەبێەوە چەندە خزمەت بکا بە مرۆتە کە تۆ ئاراستەی بکەی کە تۆ
تەنانەت ئەو بتوانێتەوە ئاراستەکە. بەداخەوە ئەمە نەبووە. من پێم شک نا هیچ حیزبێک هات پێ لەسەر بەرهەمێک ئاڵبۆمێک سەرمایه‌گوزاری کرد نەبووە. لە حاڵێکدا ڕەنگە خەرجی شەوێک دانیشتنی داواتیەکی بێتامی ببێ کاریگەریە بێ لەکە 3-4 مەسئولی باشوور بانکەوت دەیانیشتی وامان دیوەوە ئەمە خەرجی وەردێ بێ هیچ کاریگەریە کە هەر ئەوەندەی تێدەچێت کە ئاڵبۆمی هونەرمەندێک ساپۆرت بکەن، فیلمی هونەرمەندێک ساپۆرت بکەن، کلیپی هونەرمەندێک ساپۆرت بکەن، دیوانی شعری شاعرێک ساپۆرت بکەن. بەداخەوە لە هیچێک لە جەریانە سیاسەکاندا دیارە ئێمە حکوومەتمانەوەکو شوێنەکانی تر ئەوەی کە تا ئێستا ئەو ئاراستانەی کردو حیزبەکان بوون، ئەوانەی کە خاوەنی ڕاگەیاندن و تلویزیۆن و چاپەمەنی و ئەوە بوون حیزبەکان بوون و ئەوانیش ئەوانان نییە بەڕاستی و هیچ گرنگیشی پێنادەن. ئەوە زۆر کێشەیەکە و وەگوتیشم لە دەرەوەی وڵات ئەمە زۆر کێشەیە کە تۆ کۆ نابێەوە کە تۆ ینی ناتوانانی بەرهەمێک بە فەوری جێبەجێ بکەی کە ڕێک بێتەنێ و ڕاپەڕینەکەەوە کە لە ئارادایە. تۆ ئەگەر بێی لەسەر موسیقی ڕاوەستی لەسەر کارێکی جوان ڕاوەستی دوا دەکەوی بۆ جێبەجێ ناوێ بە تەنیاش کاری گروهی ناکرێت دەبێ حتمما گروهی بێ. ئەوانە کێشەن. بەڵام ئەگەر مەسەلەن حیزبێکی وەکو کۆمەڵە سیاسەتێکی وای بایە ستودیۆیەکی لە دەرەوە بایە ساپۆرتی ئەم جۆرە کارانی کرد بایە دەکرا لە ڕێوەتەوە لە ڕۆژێکدا بچی بۆ ئەوێ هەفتەیەک بمێنیەوە چی هەتا بەرهەمی بێنی و دواتر بڵاو ببێتەوە وەکو قەدیم چۆن ئەم سرودانەکە لە ستودیۆیەکدا کە تەویلەیەک بکرا بۆ ستودیۆ و کۆمەڵێک بەرهەم و سرودی عەزەمەتی تێدا بەرهەم هاتووەکو کۆڕی بانگەواز و ئێستا بوونە مانشێت و مانیفیستی سرودەکانی کوردستان و لە هەموو کوردستان لێ دەدرێتەوە. تو دەبینی کاریگەریەکەی چەندێک تر چێ ئەسڵا پێشمەرگەی قارەمانی نەویستوە، کێ من پێشمەرگەی کوردستانی نەویستوە، کێ دێم و دێمی نەویستوە. بۆیە زۆر کاریگەرترن. سەدان شەهیدی زۆر باڵا بەرزمان هەیە، بەڵام ئەوانەی کە سرودیان پێیان کوتراوە هەتا ئێستاش یەکی وەک شەید ئارام فەرەنجی پۆش هەر دەمێنێ. بەڵام سەدان شەهیدی وەکو ئەومان هەیە و لەویش ڕەنگە باڵا بەرزتر لە کاری تەشکیلاتیدا نەک لە شتی تردا، بەڵام ئەکسونکەی چیان بۆ نەوتراوە نەماونەوە. بۆیە سحری هونەر ئەوەیە کە شتەکان هەرمان دەکەن، شتەکان جاویدان دەکەن. بۆیە پێویستە بەڕاستی حیزبەکان بیر لەو بارە بکەنەوە. سپاس. بەڵێ کاگامانج من پرسیارێکم نەماوە ئەگەر دەزانن لە کۆتاییدا پێویستە ئاماژە بە شتێکی نەوتراوکەن لە توولی بەرنامەکە کە نەوتراوە بفەرمونون. وڵی زۆر سوپاس دەکەم. پێم وایە ئەوەی کە لەو دوایدا کوتم ڕەنگە پامێک بێ بۆ حیزبەکان کە بتوانن بە تایبەتی ئێستا کە تەلەڤیزیۆنی کۆمەڵەیەوە ڕووی من لە ئەوانە بتوانن ساپۆرتی ئەم جۆرە کارانە بکەن و بتوانن سەرمایه‌گوزاری لەسەر ئەم نوع کارانە بکەن. تیمێکیان هەبێ، تیمێکی ڕاوێژکاری بۆ کاروباری هونەری کە ئەم ئەزموونەشی لە پشتە کۆمەڵە بتوانێت کۆمەڵە کاری دیکەی لەو نەوانە بکەن. سپاس و ڕێز و سڵاوی گەرمم هەیە بۆ هەموو هاوڕێیان و بۆ هەموو بینەرانی هێژا خۆشەویست. زۆر سپاس بۆ بەشداریتان. هەر هەبن و هەر بژین. زۆر سپاس. بەڵێ ئازیزانی و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان. زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر ماڵەوە. شەقام پڕ لەوانەی گەشی هەڵفڕینە، ترافیک نیشانەی خەمینی برینە، درەنگە چرای ڕێیەم و سوور و زەردن کە سەوزا خەوی من دەمی تێپەڕینە. لە هێڵی ڕەشی خەو لە شوورەی سپیسا مەتا باڵکە ناوەندی بەرزی زەمینە، کە پرسیم لە چیژێ سەعات چەندە فەرمووی
دەمی ڕاپەڕینە دەمی ڕاپەڕینە دەمی ڕاپەڕینە دەمی ڕاپەڕینە نیگایەک لە گوێمدا زرین گاوە دوێنێ کە تامی لە ڕەنجی سری وەیوینە ببینە کە وێنەی شەوێک هەڵدەواسن لە بیلبۆردیە و ڕێوە ڕەنگشینە گوتم بمرێ بەردێک کە دارێ دەپێچێ بژی سەنگەرێک ساغڵەتی پێکەنینە تەتەق تەق تەتەق تەق تەتەق تەق تەتەق تەق لە شێک پەنجەرەی سووری ژان و برینە سعاد نیو نیگای ماوە تا مەستی کۆڵان بەزاتی شەرابێک کە بەرز و بەتینە لە تردەن نەموتان لەگەڵ نیشتیمانێک کە مەستانە چاوی لە ئاڵاشە چینە لە تردەن نەموتان لەگەڵ نیشتیمانێک کە مەستانە چاوی لە ئاڵای خەمینە